گەرم و گەشترین سڵاوتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیوی لە بەرنامەیەکی دیکەیەکی زیندگەوە لەگەڵتانین. ئەم بەرنامەیە هەوڵ ئەدات تیش بخاتە سەر پرسە خوێندکاریەکان و پرسە پەیوەندیدارەکانی نێوان زانستگا و کۆمەڵگا. ئازیزان، هەروە کە ئاگادارن سێ ڕۆژی دیکە واتە 25 بەفرانبار حوتەمین ساڵ ڕۆژی کوژرانی خوێندکاری کورد ئیبراهیم لوتفەڵاییە. ئیبراهیم لە 16 بەفرانباری ساڵی 1386 هەتاوی و کاتێک کە لە جەلسەی تاقیکردنەوەی یەکێک لە مادە دەرسیەکانی هاتبووە دەرێ لەلایەن مەئمورانی وەزارەتی ئیتلاعاتی حکوومەتی ئیسلامیەوە دەست بەسەر کرا و 9 ڕۆژ دوای دەست بەسەربوونی بەهۆی ئەشکەنجەدانی لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە گیانی لەدەستا و لەلایەن حکوومەتەوە بە شێوەی شاراوە بە خاک سپێردرا و گۆڕەکەشیان بتۆن ڕێژ کرد. ئەمە یەکەم جار نەبوو جنایەتێکی تریان بەرامبەر بە ڕۆڵەکانی نەتەوەی کورد دەکرد. هێزەکانی ئیتلاعات تەنانەت هەڕەشەیان لە بنەماڵەکەی کرد کە هیچ ڕێوڕەسمێکی ماتەمینی بۆ نەگرن. ئەوەی ڕاستی بێ ئیبراهیم تەنیا چالاکێکی خوێندکاری بوو، هیچ تاوانێکی تری نەبوو، بەڵام حکوومەتی ئیسلامی جارێکی تر ڕووی دڕندەیی خۆی بەرامبەر بە چالاکی حەقوازانەی گەنجێکی خوێندکاری کورد دەرخست. بەو هیوایەی خوێندکارانی کورد وەک توێژی هەرە چالاکی کۆمەڵگای کوردستان چاوترسێن بکە، بەڵام بە پێچەوانەی خواست و ویستی حکوومەتی ئیسلامی خوێندکارانی کورد بوێرانە پەیگیری چۆنیەتی کوژرانی ئیبراهیم لوتفڵاییان کرد و ڕێوڕەسمی هەفتە و بەتایبەت چلەی ماتەمینەکەیان بە شێوەیەکی شکۆدار بەڕێوە برد. دووە بە دوای ئەو کردەوە دڕندانەی حکوومەت و بەڕێوەبردننی ڕێوڕەسمی چلەی ماتەمینی بۆ ئەو خوێندکارە گیان بەخت کردووە، کۆمەڵێک لە چالاکانی خوێندکاری کورد بە مەبەستی بەرزڕاگرتنی یادی ئیبراهیم و هەموو ئیبراهیمەکان بڕیاریاندا کە ساڵانی دواتریش لەسەر گڵکۆی ئەو خوێندکارە بێتاوانە کۆ ببنەوە و بەم شێوەیە یادی هەموو تێکۆشەرانی خوێندکاری کورد کە لە ماوەی 35 ساڵی ڕابردوو لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە کوژراون بەرزڕابگرن. هەروەها چالاکانی خوێندکاری کورد هەر لەو ساڵەدا واتە زستانی 86 هەتاوی پێشنیاریان کرد کە 25 بەفرانبار ساڵ ڕۆژی گیانبەختکردنی ئیبراهیم وەکو ڕۆژی خوێندکاری کورد ناوزەت بکرێت. هەر بەم بۆنەوە تەوەری بەرنامەی ئەم جارەی گزینگمان تەرخان کردووە بۆ قسە و باسکردن لەسەر پێویستیبوونی ڕۆژێکی تایبەت بە ناوی ڕۆژی خوێندکاری کورد و لەم ئاراستەیەشدا داوامان لە فواد محەممەدی، ئاریا حسینی و چالاکێکی خوێندکاری کورد لە ناوخۆی وڵات کردووە کە ڕاوبۆچوونیان سەبارەت بەم پرسە دەرببڕن. سەرەتاش وەکو نەریتی هەمیشەی بەرنامەکە چەند هەواڵێکی تایبەت بە خوێندکاران لە کوردستان و ئێران دەبینین و دواتر درێژە بە بەرنامەکە دەدەین. پەیامی کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات بە بۆنەی 25 بەفرانبار ساڵڕۆژی گیانبەختکردنی ئیبراهیم لوتفەڵاهی. 25 بەفرانبار ساڵڕۆژی گیانبەختکردنی خوێندکاری کورد ئیبراهیم لوتفەڵاهیە کە هەموو ساڵێک لەو ڕۆژەدا ئەوەمان دێتەوە بیر کە ئەو خوێندکارە بێتاوانە چۆن لەلایەن حکوومەتی دژە مرۆڤی ئیسلامیەوە بێ هیچ تاوانێک مافی ژیانی لێ سەندرا و مۆمی تەمەنی کەوتە بەر ڕەشەبای شومی ئیستبدادی مەسەبی و کوژایەوە. ئەوەشمان دێتەوە بیر کە حکوومەتی ئیسلامی ئێران تا چ ڕادەیەک دژە مرۆڤ و دڕندەیە کە لە بەرچاوی ئەو ژیان و کەرامەتی ئینسانی بایەخێکی نییە و لە دژایەتی نەتەوەی کووردا لە هیچ کردەوەیەک شەرم ناکا و هەروەها بەرپرسانی دڵپڕلەقینی ئەو لە هەموو مرۆڤە تێکۆشەرەکان تووڕەیە و دژایەتی زانست و مرۆڤایەتی دەکات. ئەوەش دێتە بەرچاو کە ترسی ئەو حکوومەتە لە مرۆڤی خەباتکار تا چ ڕادەیەکە کە تەنانەت بە بنەماڵەی ئیبراهیم ئیزنی بەڕێوەبردننی مەراسمی بە خاکسپاردن و پرسەیان نەداوە و نەیان هێشت دوایین ماڵاوایی لە تەرمی ڕۆڵەکەشیان بکەن. بە درێژایی تەمەنی حکوومەتی ئیسلامی زۆرێک لە خوێندکارانی کورد بە شێوەهای جۆراوجۆر کەوتونەتە بەرهێرش و پەلاماری دژە ئینسانی ئەو حکوومەتە و بەدەیان کەس گیانیان بەخت کردووە. هەر بۆیەش پێویستە بزوتنەوەی خوێندکاری کوردستان ڕۆژێک بۆ ڕێزلێنان لەو تێکۆشەرانە وەکو ڕۆژی خوێندکاری کورد دیاری بکە تا ئەو ڕۆڵانەی گەلەکەمان قەت لەبیر نەچنەوە و ئەمە ئەمەگناسی کۆمەلگا بێ بۆ خەبات و تێکۆشان و خۆڕاگری ئەو ئازیزانە. هەروەها هەروەک بەشێکی بەرچاو لە خوێندکارانی ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵات چەند ساڵێک لەمەوە پێش داوایان کردبوو بەهۆی بەرزترین ئاستی مەزلومیەت و بێتاوانی ئیبراهیم لوتفەڵاهی و
هەروەها کەسایەتی بێلایەن و نیشتمانپەروەری ناوبراو کە دەیکاتە مڵکی تەواوی کوردستان بەگشتی، ئێمەش وەکو کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات پێشنیاری ناونانی 25 بەفرانبار وەکو ڕۆژی خوێندکاری کورد بە گونجاو دەزانین و پەیمان نوێ دەکەینەوە هەتا گەیشتن بەو ڕۆژەی کەچیتر ئیبراهیمەکان نەکەونە بەر تینی جەلادان درێژە بە تێکۆشانمان دەدەین. کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات 22 بەفرانباری 1393 هەتاوی. خوێندکارێکی کورد بە دانانی 200 ملیۆن تمەن وەسیقا ئازاد کرا. ئاسۆ ئەزیزی خوێندکاری کوردی خەڵکی شاری مەهاباد پاش زیاتر لە 25 ڕۆژ دەست بەسەرکران بە دانانی 200 ملیۆن تمەن و بە شێوەی کاتی لە زیندان ئازاد کراوە. ئەو هاوڵاتیە کووردا ڕۆژی 18 سەرماوەزی ساڵی 1393 لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە لە شوێنی کارەکەی دەست بەسەر کرا و لە ماوەی دەست بەسەربوونیدا لە ئیدارەی ئیتلاعات بەرەو ڕووی ئازار و ئەشکەنجەی مەئمورانی ئەو ناوەندە ئەمنیە بۆتەوە. ئاسۆ ئەزیزی خوێندکاری ڕشتەی زانستە سیاسیەکانی زانکۆی پەیامنووری مەهابادا دەوترێت ئاسۆ لە کەمپەینی کۆکردنەوەی یارمەتی بۆ شنگاڵ و کۆبانی زۆر چالاک بووە. قوتابیانی شیناوێ هێشتا کە بە تەواوی خەسارەکانیان بۆ قەرەبوون نەکراوەتەوە. قوتابیانی شیناوێ لە ڕووداوی ئاگرکەوتنەوەی قوتابخانەی شیناوێ هێشتا کە دیەکانیان بەگشتی وەرنەگرتووە. بەپێی هەواڵی هەواڵنێریەکان لە کاتێکدا کە ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 16 بەفرانبار نوێنەری شاری پیرانشار و سەردەش ڕایگەیاندووەکە 8 ملیارد تمەن بە مەبەستی یارمەتی بە منداڵانی شیناوێ دەکەوێتە گەڵاڵەی 94ەوە هاوکات بنەماڵەی منداڵانی ڕووداوی شیناوێ ڕایانگەیاندووەکە. ئەو پوڵا وەکو دیەی منداڵە سوتاوەکانیان پێیان نەدراوە و کەمتر لەو ڕێژەیە کە پێشتر دیاریکراوە پێیان دراوە و ئەو بڕەپوڵە زۆر کەمتر لە پوڵی دیاریکراوی ڕاستەقینەیە. شایانی باسە باوکی سیما شادکام یەکێک لە قوتابیانی ڕووداوی ئاگرکەوتنەوەی قوتابخانەی شیناوێ لەم بارەوە ڕایگەیاندووە 180 ملیۆن کەمتر لەو بڕەپوڵە کە وەکو دیە بۆ منداڵە سوتاوەکەم دیاریکراوە وەرم گرتووە و بە تەنیا 72 ملیۆن تمەنیان بە مەبەستی دیەی منداڵەکەم پێماندراوە. شایانی باسە باوکی سیما مرادی و ئامینی ڕاک دوو کچی دیکە کە لەو ڕووداوە سوتابوون بە هەمان شێوە ناڕزایەتیان دەربڕیوە و ڕایان گەیاندووەکە. ئەوانیش کەمتر لەو بڕەپوڵە کە بۆ دیەی منداڵەکانیان دیاریکراوە پوڵیان پێدراوە. ڕووداوی ئاگرکەوتنەوە لە قوتابخانەی گوندێکی شاری خۆی هاتە ئاراوە. قوتابخانەی یەکێک لە گوندەکانی سەر بە شاری خۆی بەهۆی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لەو گوندا بەرەو ڕووی زیانی ماڵیەکی زۆر بوویەوە. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 17 بەفرانبار قوتابخانەی گوندی ئاڵمەڵووی سەر بە بەخشی قوتوری خۆی لە ئەنجامی ڕووداوێکی ئاگرکەوتنەوەدا کە بەهۆی سۆبەی نەوتی ناستانداردەوە بووە تێک ڕووخا. ئەو ئاگرکەوتنەوەیە لە کاتی بەیانی و چوونە دەرەوەی قوتابیان بۆ زەنگ تەفریحدا هاتووەتە ئاراوە. بە کوتەی شایەت حاڵان ئەو ئاگرکەوتنەوەیە هیچ زیانێکی مادی بەدواوە نەبووە و قوتابیان لەباری تەندروستی گیانیەوە هیچ زیانێکیان پێ نەگەیشتووە. ئەو گوندە کوردنشینە کە 1000 کەس حەشیمەتی هەیە لە 40 کیلومتری شاری خۆی لە ئوستانی ورمێ هەڵکەوتووە. هاتنە ئارای ڕووداوی ئاگرکەوتنەوە لەو گوندە لە کاتێکدایەکە بەرپرسی نوێکردنەوەی قوتابخانەکانی ئوستانی ورمێ ماوەیەک پێش ئێستا ڕایگەیاندبوو بە هیچ شێوەیەک لە قوتابخانەکاندا کوورە و سۆبەی نەوتی بەکار ناهێنرێت. ساڵی ڕابردووش چەندین قوتابخانەی گوندی نێبن لە ناوچەی باراندەز لە ورمێ و قوتابخانەی گوندی خەرمانیەری سەر بە شاری ماکۆ و هەروەها قوتابخانەی گوندی کەرێزەی شێخان لە ناوچەی مەهاباد بەهۆی گڕگرتن و تەقینەوەی سۆبەی نەوتی لە ئاگردا سووتان. فەریبۆرز ئەسماعیل نەژاد ئەو ئوستانەی لە ڕیزبەندی ستانداردسازی ئوستانەکاندا وەکو دوایین ئوستان بۆ ئستانداردسازی لە قەڵەمدا بوو کە قوتابخانەکانی گوندەکانی بەرەو ڕووی زۆرترین مەترسی ئاگرکەوتنەوە و گڕگرتنی کوورە و سۆبەی نەوتی کردوێتەوە. بەپێی ئامارە فەرمیەکان لابردنی سۆبە نەوتیەکان و
ستانداردکردنی سیستمی گەرمایی قوتابخانەکانی ئوستانی ورمێ پێویستی بە 40 ملیار تمەن بودجە هەیە. دەست بەسەرکردنی 3 کچە خوێندکاری کورد لە تاران. لە ماوەی هەفتەی ڕابردوودا 3 کچە خوێندکاری کورد لە شاری تاران و لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەرکران. بەپێی ئەو هەواڵانەی کە بڵاو بوونەتەوە، ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 11 بەفرانبار 3 کچە خوێندکاری کورد بە ناوەکانی شیلان و کەوسەر ڕەحمانی پور خەڵکی بۆکان و چنوور عەباسی خەڵکی سنا لەلایەن هێزەکانی سەر بە وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. هۆکاری دەست بەسەرکردنی ئەو 3 کچە خوێندکارە نووسینی نامە بۆ عەلی خامنەیی ڕێبەری حکوومەتی ئیسلامی و ناڕەزایەتی دەربڕین بە دۆخی نالەباری زیندانیانی سیاسی ژنی کورد لە زیندانەکانی ئێران ڕاگەیەندراوە. بە گوتەی کەسێکی نزیک لە بنەماڵەی یەکێک لەو کچە خوێندکارانە، ئەو خوێندکارانە بەبێبوونی مۆڵەتی یاسایی و لە ماڵەکەی خۆیاندا دەست بەسەرکراون. هەتا کاتی بڵاوبوونەوەی ئەم راپۆرتە هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی ئەو 3 کچە کوردە و هەروەها شوێنی ڕاگرتنیان لە بەردەستان نییە. لێکۆڵینەوە لەسەر کەلتوری یارسانی لە زانستگای ئیلام. بەپێی هەواڵی نیسان نیوز، کولتور و ئەدەبی ئاینی یارستان لە چوارچێوەی سمینارێک لە زانستگای ئیلام بە دەستپێشخەری و یارمەتی کۆمەڵێک لە خوێندکاران دەدرێتە بەرقسە و باس و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت. بەپێی ئەم راپۆرتە چالاکانی خوێندکاری زانستگای ئیلام لە درێژەی چالاکی ئەدەبی و ڕۆشنبیریەکانی خۆیان لە ڕۆژی 21 بەفرانباری ئەمساڵ سمینارێک بۆ ئاینی یارستانی و دووبارە ناسینەوەی لێکۆڵەرە بە ئەزمون و ناسراوەکانی کورد بەڕێوە دەبەن و بڕیارە لەم سمینارەدا کۆمەڵێک لە نووسەران و ڕۆشنبیرانی دوو پارێزگای ئیلام و کرماشان شیکردنەوەیەک لەسەر زمان، کولتور و ئەدەب و هونەری شوێنکەوتوانی ئاینی یارستان بکەن. ئەم سمینارە بۆ یەکەمین جارە لە پارێزگای ئیلام بەڕێوە دەچێت و ڕاگەیاندن و بانگهێشتی ئەم سمینارە لەلایەن خوێندکارانی زانستگای ئیلام دەردەچێت. شایانی باسە کۆمەڵێک لە هونەرمەندانی یارستانی بۆ بەڕێوەبردننی چەندین کاری هونەری و مۆسیقایی بۆ ئەم سمینارە بانگهێشت کراون. ئێستاش دەچینە لای میوانی بەڕێزی بەرنامە وەکو یەکەمین پرسیار دەمان هەوێت ئەوە بپرسین کە ڕای ئێوە سەبارەت بە پێویستی بوونی ڕۆژێکی دیاریکراو وەک ڕۆژی خوێندکاری کورد چییە؟ سەبارەت بە پێویستی بوونی ڕۆژێک وەکو ڕۆژی خوێندکاری کورد لێرە توانین ئشارە بە چەند مەسەلەیەک بکەین. تاجیگایەک من ئاگادار بم لەم چەند ساڵەی دوایی لە کوڕ و کۆمەڵە خوێندکاریەکان قسە و باس لەسەر مەسەلە و مۆزوعێک وا کراوە. بۆ نمونە زستانی 86 پاش بەڕێوەچوونی ڕێوڕسمێک بۆ خوێندکاری شەهید ئیبراهیم لوتفوڵایی، یەکێتی دیموکراتیکی خوێندکارانی کورد پێشنیارێکی وایە هێنایە ئاراوە. پاش ئەوەش لە بەعزێک لە کۆڕ و کۆمەڵە خوێندکاریەکان قسە و باس لەسەر مۆزوعێک وا کرا کە ڕۆژێک تایبەت دابنرێک وەکو ڕۆژی خوێندکاری کورد. دیارە کە ئەمە هەر بزوتنەوەیکی کۆمەڵایەتی، بزوتنەوەی خوێندکاری کوردی شەروە بۆ درێژەدان بە خەبات و تێکۆشانی خۆی پێویستی بە هەندێک سەمبل و هێما هەیە. لەبەر ئەوەیش خوێندکارانی کورد بە دروستی گەیەن بە مەسئلە کە بۆ درێژەدان بۆ هەم درێژەدان بە خەبات و تێکۆشانیان نەماد و سەمبلێک بوێت، هەمیش چوارچێوە دارترکردنی لە ڕاستای ئەو ماهیەتە شۆناس خوازانێ بزوتنەوەی خوێندکاری کوردی لازمە کە ڕۆژێک وا لە نەزەریانە بێ. هەرچەند مەسەلەی کە لێرە ئێمە توانین شارە پێ بکەین، بەعزێ لە دیاریکردن هێما و سەمبول زۆرتر پەیوەندی بە مرور زمانی شەو هەیە. یانێ گوزەشت زەمان ڕەوتی ڕووداوەکان دوای ماوەیەک معلومی ئەکات کە چه ڕۆژێک گونجاوتر و باشترە. وەلێ بە هەموو ئەمانەوە لە ئێرانە
ئایسە لەم دەورانە تەنیا ڕۆژێک یەکێ لە ڕۆژەکان کە خوێندکاران چ لە ئێران چ لە کوردستانە ئەتوانن لەسەر مسال و مشکڵە دانشگا و دانیشتوو هەروەها زۆرتریش هەتا پەیوەندی ئان بە مەسائل سیاسی و ئیجتماعی ڕۆژە و قسە بکەن ڕۆژی 16 سەرماوەزە. هەر لەم ماوەیشە من لەم 1-2 ساڵ ئەخیرە پەیگیر بەعزێ لە خەوەرەکان بوتن قسە کریا لەسەر ئەوەی کە لە سوخەنڕانیەکانە لە قسە و باس خوێندکارانی کووردا لەو مەراسمانە هەر لەسەر پێویستی دیاریکردن ڕۆژێک وەک ڕۆژی خوێندکاری کورد لەسەر ئەم مەسئلەیش قسە کراوە. وەلی یەک مەسئلە هەیە لێرە، یەکێک لە مشکڵە ئەسڵیەکان بۆ دیاریکردن ڕۆژێک ئاوات خودی حکوومەت ئێرانە. هەمومان دەزانین کە حکوومەت ئێران حکوومەتێکە دیکتاتور و نادیموکراتیکە، ئیجازە نات کە ڕۆژێک وا دیاری بکرێت. لەبەر ئەوە دیارە ئەگەر ڕۆژێ وا دیاری بکرێت لایەن خوێندکارانی کوردەوە پەیوەندیکی هەیە لەگەڵ زوتنەوەی حەقوازانەی کوردستانە، هەر لەبەرەوە بۆ حکوومەت قبول ناکرێت. وەلی بە هەموو ئەوانەیشەوە تایسە چەند هەوڵێ دراوە کار کراوە لەسەری قسە کراوە لەسەری و ئەوەی کە حکوومەت پێ قبول ناکرێت تایسە ئەوە نەوە بوویتە باعث ئەوەی کە خوێندکارانی کورد شتێک وا لە نەزەرا نەگرن و کاری بۆ نەکەن. پرسیارەکەی جەنابتان دەبێت بزانین کە هیچ پێویستیەکی هەیە ئەساسەن بزوتنەوەی کوردی وجودی هەبێت، یا ئێمە بۆچی بە پێویستی زانین کە بزوتنەوەی خوێندکاری کوردی لەگەڵ بزوتنەوەی سەراسەری ئێران جیان بێت و خۆی نیشان بدا و بزوتنەوەی کوردی سەربەخۆیی خۆی لە بەرابەر بزوتنەوەی سەراسەری و ڕابگەیەنێ. دلیلەکەی ئەوەیە کە بزوتنەوەی سەراسەری خوێندکاری لە ئێرانە ئەو گفتمانانە کە ها بە شوێنی و ئەو خواستانە کە گەلێکێکی بگاکرێت گفتمانهایەکی زۆر کەلانن کە دروستە کوردنەوەی خوێندکاری کوردیش هەر ئەو خواستانی هەیە، بەڵام بزوتنەوەی خوێندکاری کوردی بەشێ لەو خواستانە هەلە بەرچاویەوە بەشێ لەو خواستانە زەقەکاتەوە کە پێداگیریەکە لەسەر مافەڵاوەکانی نەتەوەی کورد. وەکو بۆ نمونە من لە سەنعادەکەم مەسەڵەن بزوتنەوەی خوێندکاری سەراسەری لە ئێرانە داوای دیموکراسیەکە، بەڵام نەوەی خوێندکاری کوردی دەڵێت ئێمە دیموکراسیمان دەوێت، بەڵام دیموکراسیەکە دیکتاتۆریەت یەکسەریەت دەبێت و مافی کەمینەکان زەقەکاتەوە. بە کوردی زۆر لە خۆمە ناسکەم کە ئەمە نیشاندا کە بزوتنەوەی خوێندکاری کوردی لازمە کە وەکو نەوەیەکی جیاواز خۆی بناسێنێ خواستەکانی خۆی کە خواستەکانی نەتەوەی کوردی ڕابگەێنێ. جا لێرە دیارەکە من نیشاندا کە ئێمە احتیاجمان هەیە بەوە کە ڕۆژێکی مشخصمان دەبێت، بەڵام کێشەکە ئەمە یەکە یەکەمەوە کە کۆماری ئیسلامی قەتعاً ئەگەر شتێکی وە لەناو خوێندکار کوردەکانە پەرەفسێنێ قەتعاً بەرەنگاریە بێتەوە و ئەو ڕۆژە قەتەرێکی نایڵە هیچ جموجڵ لەناو کوردەکانە بکرێت. دووەمیش ئەوەیە کە فعلەن تقریباً توانین بڵێن کە بزوتنەوەی خوێندکاری کوردی یا خوێندکار کوردەکان هەر لەو ڕۆژە ئەسڵیانە کە باقی خوێندکارەکان جموجڵ لەگەن وەکو مەسەڵەن 16 کە ڕۆژی خوێندکاری لە ئێرانە دێن و چالاکی خۆیان ئەمێنن. بەڵام من یەک شتیش دەڵێم کە بزوتنەوەی خوێندکاری کاتێکیشی هەیە کە لەو ڕۆژێکیش هەیە کە بزوتنەوەی خوێندکاری جموجڵەکات و بەرنامەی خۆی بادەڕێت کە ئەویش ساڵخۆش کینەبەرانی کردنی شاری هەڵەبجەیە. ئەمە بەمانایەوەی کە من بڵێم ئەم ڕۆژە دەتوانێت ڕۆژی خوێندکاری کوردی بێت. منزومەوەی کە بزوتنەوەی خوێندکاری کوردی دروستە لازمە کە ڕۆژێکی هەبێت، بەڵام بەخاتر شرایطێکە لە ئێرانە ئەتوانێت لە ڕۆژگەرێکی تریشە ئەو شتانەکە ئەو جموجڵیە و ئەو تێکۆشانێکە گەلێکی بیکات و ڕۆژە مەخسوسیشی یا ڕۆژە تایبەتیشی نەبێت زۆر کێشە نییە. أساسا لا بزوتنەوەی خوێندکاریە لە کوردستان تەسیسە ئێمە شایدەوە بووتون کە بزوتنەوەی خوێندکاری هەمیشەیەکی بۆ خۆی لۆکالی دەکاتون، یعنی خۆی بوونی کاتەوە بۆ مەسائلەیەک وەکو ئەوە کە لە کوردستان خەریکارەکە. تەفاوەتی بزوتنەوەی خوێندکاری لە کوردستانە بەبێت ناوەندی ئێرانە زۆر شت بۆی مەدەراخات. دیکە تەفاوەتە ئەساسیەکان تەفاوەتە لە مطالبات، یعنی مطالباتێک کە خوێندکاری کورد حسی مرۆ و مەترەحیەکەوە بۆی تێکۆژێ. پرسیاری دووهم ئەوەیە
25 بەفرانبار ساڵڕۆژی کوژرانی خوێندکاری کورد ئیبراهیم لوتفڵاییە کە لەژێر ئەشکەنجەی هێزەکانی وزارەتی ئیطلاعات گیانی لەدەستە. هەروەکە ئاگادارن ماوەیەک دوای ئەم ڕووداوە کۆمەڵێک لە چالاکانی خوێندکاری کورد لە ناوخۆی وڵات پێشنیاریان کرد کە ساڵڕۆژی کوژرانی ئیبراهیم لوتفڵایی وەکو ڕۆژی خوێندکاری کورد ناوزەت بکرێت. بەم پێیە ڕای میوانی بەرنامە سەبارەت بەم پێشنیارە دەپرسین و گوێبیستی وەڵامەکانیان دەبین. بەڵێ هەروواکە لە دوا و پرسیار یەکەمیشدا شارەی کورتم پێ کرد و ئێوەش لە پرسیارەکەتانە شارەتان پێ کرد نزیک 7 ساڵ لەمەوە بەر پێشنیاری وا کرا کە ڕۆژی 25 بەفرانبار وەک ڕۆژی خوێندکاری کوردا بنرێت. بەنەزەر من ئەو پێشنیارە پێشنیارێکی زۆر گونجاو و بەجێگەیە، هەرچەند بازێ پێشنیارتر هەیە وەکو لەوانە ساڵڕۆژی شەیدبوونی کاکی ئیسماعیل شەریفزادە، وەلێ بۆ دیاریکردن ڕۆژێک تایبەت بۆ بزوتنەوەی کۆمەڵایەتی وەکو بزوتنەوەی خوێندکاری کوردی هەندێک تایبەتمەندی لازمە کە لە بەرچاو بگیرێت. ئەمە واقعیەتێک ئێمە لەم 15 ساڵە ڕێژەی خوێندکارانی کورد زۆرتر بووە، زانستگا لە زۆرێک لە شارە کوردنشینەکان نادانراون، چالاکی و فعالیت خوێندکارانی کورد لەم چەند ساڵا بووە، گۆڤار چاپکردن، سمینارکردن یا دامەزاندن ناوەندە کولتوری و ئەدەبیەکان، یانەی کارۆفعالیەتەکان لەم چەند ساڵا بووە و پێشتر بزوتنەوەی خوێندکاری بوونی نەبووە. ئەمە چەند پارامترێکە کە ناکرێت لە بەرچاو نەگیرێت. هەم ئەوە هەمیش هەرچەند یەکشی جێز پێشی شارە پێ کرد دیاریکردن ڕۆژێک ئاوا گوزەشت زەمان و ڕەوت ڕووداوەکان دیاری ئەکات، وەلێ وەک پێشنیار هەروواکە لە وەڵی جۆم نشارم پێکرد بە نەزرم پێشنیارێکی زۆر گونجاوە، لەبەر ئەوە چەند هۆکار هەیە مەسەڵەن وەک دەلیلی من لە ناوی شەو قسەیان کردووە لەسەری قسە کراوە لەسەر ئەوانە. بۆ نمونە ئیبراهیم لوتفڵایی وەکو خوێندکارێکی کورد لەلایەن لەژێر شکنجەی ئیطلاعات حکوومەت ئیسلامی ئێران ناکوژراوە. ئیبراهیم بێتاوان بووە، تا جێگەی من خەوەردار بم و متمئینیشم کە شتەکە وا بووە، چون لە کەسانێک نزیکەوە من ئاگادار مۆزوعی وا بووین لەو وەختە ئیطلاعات چووە کە برای ئیبراهیم بازداشت بکە، براکەی نەوە لە ماڵانەوە نەیانتوانیە بازداشتیکەن، ئەچن ئیبراهیم بازداشت دەکەن وەک گرەوگان تا زمانێک کە براکەی خۆیاتە دەسە و غێر لەوە ئیبراهیم لوتفڵایی هیچ پەیوەندیک سازمان یافتەی لەگەڵ هیچ کام لە حزبە کوردیەکانە نەبووە، زۆرتر وەکو کەسایەتیکی دڵسۆز و نیشمان پەروەر ئەیناسن. ئەمەش مەسەلەیەک مهمە کە چ لە نێو خوێندکارانی کووردا چ لە کۆمەڵگای کوردستانە کۆدەنگی زۆرتر بووی لەسەری. مەوزوعێکتر لەو کاتە ئەو جریانە پێشات کە ئیبراهیم کوژرا و گۆڕەکەی بتون ڕێژ کرا و گوشار یان هێنا سەر بنەماڵەکەی کە ڕێوڕسمی بۆ نەگرن. ئەمە دەنگدانەوەیکی جیهانی بوو لەلایەن زۆرێک لە ڕێکخراوە مافی مرۆڤیە جیهانیەکانی جەوە مەحکوم کرا. وەکو دەلیلی تریش ئەم پێشنیارە لەلایەن چالاکانی خوێندکاری کوردی ناوخۆی وڵاتەوە دراوە و زۆرتریش کاری لەسەر کراوە. ئەمەش مۆزوعێک مهمە کە ناکرێت ئەمانە لە بەرچاو نەگیرێت بۆ مۆزوعێک ئاوا و بەنەزەرم ئەڵێم ئەو ڕۆژە تا بەڕای من تایسە گونجاوترین پێشنیار بووە و ئەکرێ زۆرتریش کار بکرێت لەسەری. پێشنیارێکی جوانە پێمانە کەس ناتوانێت وەکو بڵێت مخالفەی بکات، بەڵام کێشەکە ئەمە شوانی من بۆ ئەم قەزیە ئاواتەکە من باوەڕمەوەیەکە ئەو ڕۆژ بێنە تایبەتە وەکو مەسەڵەن بڵێن ڕۆژی خوێندکار، ڕۆژی نازانم بڵێ 8 مارس کە ڕۆژی ژنەیە، ئەو ڕۆژی ئەوەڵی مانگینەی کە ڕۆژی کرێکارەکانە، ئەم ڕۆژگە لە ڕۆژێکن کە بڵێ لە پرۆسەیەکی زەمانیە لە ڕۆتێکی مێژووی ئەم شتە سەبێت و ئەخۆڵکەت و کەم جێگیر دەبێت. و پێمەوێت ئەوەی کە مەسەڵەن بووە یان لایەک بێت ڕۆژێک دیاریکە و باقی خوێندکارەکان کەورە شوێنیان تەبارەکیان کە تقریبا لە لای من ئەو شتە نابێت ئەسڵ لەگەڵ خوێندکاران ناگونجێت. ئەشێمە ماتۆڵین زانین کە ئەو ڕۆتە مێژوویە لە
بزوتنەوەی خوێندکاری ئەگەڵ ئاکامە کە مەسەڵەن چ ڕۆژێک بکا بە ڕۆژی خۆی یعنی ڕۆژی شەیدبوونی ئیبراهیم لوتفڵایی دەتوانێت وەکو یەکێ لە ڕۆژەکان کە بزوتنەوەی خوێندکاری دەتوانێت لە یا چالاکی بکا وەکو مەسەڵەن لە ساڵۆڕێکی بارانکردنی هەڵەبجە لە 16 ئازەر نازانم لە باقی ڕۆژەکان دەتوانێت چالاکی خۆی بکات و بەرنامە و کۆڕیشتار یان بەرنامەیەک بەرگوزاری بکات بەڵام بەڕای من یاریکردنی ڕۆژێکی تایبەت بۆ بزوتنەوەی خوێندکاری لەلایەن گروویەکۆ هەتاگەرە و گرووە ئیسە چالاک ببوون یا مەرجع بوون لە دەوان خوێنە لەناو زانکۆکانە بەڕای من ناتوانێت نەتیجەیە وەحەیشیەوە تقریبەنیش تا ئێستا ئەوشتمانە بینیوە کە دەنگدانەوەیەکی ئەو تۆی لەناو خوێندکارە کوردەکانە بە تەواوی نەبووە دروستە چالاکی خوێندکارەکان ئەو ڕۆژە شاید چالاکی خوێنیە سەکەن کارێ بکەن بەڵام خوێندکارە کوردەکان بەعام لەو شتە زۆر ئاگادار نین ئەو دەنگدانەوە کە لازم بێت بۆ ڕۆژێک تایبەت بناسێت بەلای من نەگەشتین بۆ پێم وایە ڕۆڵێکی مێژووی بەڕاست مێژویە هیوادارم بزنەوەی خوێندکاری کوردیش ڕۆژێکی بۆ خۆی دەبێت و کە ئەو ڕۆژە وا بێت کە هەر خوێندکارێکی کورد لەو ڕۆژە هەستەوە بکاکاشێ لە ڕۆژە کارێ بکا ئیسە کۆڕێکی شعرە کۆڕەیە سیاسیە کۆبوونەوەیە کە هەر شتێ هەیە گەلک زمانێک ڕۆژێکە لە ڕۆژی تایبەت کە ئەو خوێندکارە هەستێک لە ناخی خۆیان بکات و بجوڵێت زۆر سپاس یەکەمەکە لەسەر پێویستبوون ئەم بابەتەوە بەحثم کرد بەڵام لەسەر ئەوە کە چەند ڕۆژێ بێت ئەیسا ڕۆژی شەیدبوونی شەید ئیبراهیم لوتفڵایی بێت یا هەر ڕۆژێک تر ڕاست ئەبێت بزوتنەوەی خوێندکاری لەو مەقطعە ڕەنگە سەر بدات و ئەدواری کە لەناو بەدەنکە کوردیەکانە کاریان کردا بەڵام وەکو پیشنیارێک ئەم بابەتە بووگە من وەکو خوێندکاریم بۆ ئەوە بەشێ وەزانم باشە ڕۆژەکە باشە ڕۆژێکی باحاڵ ئەتانێن نەماد و هۆیەتی خوێندکاری کورد مەفهومیەتە خوێندکاری کورد نسبت بە خوێندکاریکردنەوە ئێرانە هەست نیشان بدات بەڵام ئەمە کە ئەم ڕۆژە فەراگیر و ببێتەوە ئەم ڕۆژە دەتانی ڕێوەڕسمی بۆ بکردێت کاری بۆ بکردێت ئەبێت ئاسوشناسی بکردێت بەحسی دەسەر بکردێت چ ڕۆژێکە ئەتوانێت ئەم مەراسمە ڕێوەڕسمە بۆ ڕۆژی خوێندکار بگیرێت چۆن مەسەلەی ڕۆژی خوێندکار سرەتر بە حاشیەکانی ڕۆژی خوێندکار ئەوە کە ئێمە فقەت ڕۆژێک نابنین وەکو ڕۆژی خوێندکار و ئێمە هیچ دانیشتوویەک و هیچ خوێندکارێکیش قسەی نەکات و هیچ بەرنامێکی لەسەر نەگرێت و هیچ کارێکی بۆ نەکردی بەنظر من ناتوانێت موفق بێت موفقیتە ڕۆژی خوێندکاریەکانە مەسەڵەن ئایتش شانزەی سەماوە سێ شانزە ئازەر لەناو ئێرانە موفقیەتی یا ئەوە کە فەراگیرە بووگەت و یا سەرۆسیاکە بۆ ببینە ئەو بەراسمگەرە ئەو بەرنامەگەرە کە ئەو ڕۆژە بەرحاڵ ئەیدیگەن ناو دانیشتەکان مختلفە بۆ دلیلە ئەمە بەرئستێک شرایط هەست کە چ ڕۆژی دابین بکرێت بەڵام وەکو پیشنیارێک ئەتانێ بەحس بکرێت ئەتانێ وەکو پیشنیارێک مەطرح بێت لەگەڵ پیشنیارەکان ترا کە بزوتنەوەی خوێندکاری خۆی بۆ ضرورەتە بکەی بۆ دابینکردن ئەم ڕۆژە و دابنیشی لەبێ ئەمانە ڕۆژەکە بڕژێت بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ میوانی خۆشەویستی بەرنامە و هەروەها سپاس بۆ ئێوەی بەڕێز کە تا کۆتایی بەرنمەکە لەگەڵمان بوون ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەم ئادرسی جیمەیل و فەیسبووکی بەرنامەوە پەیوەندیمان پێوە بگرن و بەرنمەکەی خۆتان بە ڕەخنە و پێشنیار و تێبینیەکانتان دەوڵەمەندتر بکەن تا پێگەیشتنەوەیەکی دیکە و شەوێکی دیکە خۆشیتان ئاواتمانە کات خۆش و ماڵاوە